فەرمانگەی داواکاری گشتی حاکم فراد حاکم بەختیار عەلی سەردانی نووسینگەی پەرلەمانی کوردستانی کردو لەگەڵ وەفدێکی پەرلەمانتاراندا کۆبووەوە ئێستا لەم ژوورەی پشتی منەوە لە سەرەوەی منەوە لە کۆبوونەوەدان ئێستا کۆبوونەوەکە دەستی پێ کردووە بە پێی زانیاریەکانی ئەمە ناوەڕۆکی کۆبوونەوەکە لەسەر پرسەکانی نەوت و غازە لە هەرێمی کوردستان و باسکردنە لەو دۆسیانەی کە دۆسەی گەندەڵین و لە سەبارەت بە پرسی نەوت و غاز لە هەرێمی کوردستان دیارە کۆبوونەوەکە ئێستا دەستی پێ کردووە چەند خولەکی کەوێ دەستی پێ کردووە سەرجەم پەرلەمانتارەکان ئێستا ئەوانەی کە لێرن لە کۆبوونەوەدان و کۆبوونەوەکە هەریەک لە شێرکۆ جەودەت سەرۆکی لیژنەی پیشەسازی وزە لە پەرلەمانی کوردستان و هەروەها سەرۆکی لیژنەی نەوت و غاز لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دکتۆر غالب ئامادەی کۆبوونەوەکەن و بڕیار وایە ئەو دۆسیانەی کە هەرچی پەیوەندی بە شاری سلێمانیەوە هەیە تاوتوێ بکرێت و ئەوەشی کە پەیوەندی بە هەرێمەوە هەیە ڕەوانەی دادگاکانی هەولێر بکرێت تاوەک لێکۆڵینەوە لە پرسی نەوت و دۆسیەکانی نەوت بکرێت لە هەرێمی کوردستان. بابان بە پێی زانیاریەکانی تۆ لە کۆبوونەوەکەدا تەنیا باس لە نەوت و گاز دەکرێت یا خۆت باس لە مەلەفەکانی تری گەندەڵی دەکرێت لە کۆبوونەوەکەدا؟ بەڵێ ئەوەی کە دکتۆر عیزە سابر ئەندامی پەرلەمانی کوردستان بە منی ڕاگەیان کەمێک لەمەوبەر کۆبوونەوەکە لەسەر سەرجەم دۆسەکانی گەندەڵیە لە هەرێمی کوردستان بەڵام بەتایبەتتر دۆسەکانی نەوت و غاز لە هەرێمی کوردستان کە لە ئێستادا بەوتەی پەرلەمانتاران ناشفافێکی زۆر لە دۆسەکانی نەوت و غاز هەیە دیارە وەکوتم دۆسەکە کۆبوونەوەکە لەسەر سەرجەم دۆسەکانی گەندەڵیە و بەتایبەتتر دۆسەکانی نەوت و غاز وەکوتم ئەوەی کە پەیوەندی بە شاری سلێمانی پارێزگای سلێمانیەوە هەیە پەیوەندی بە گرفتەکانی نەوت و غازەوەی لە پارێزگای سلێمانی و لەگەڵ پاڵاوگەکان و لەسەر نرخی نەوت و بەنزین لە هەرێمی کوردستان و ئەو ناشەفافی و ئەو گلەیانەی کە ئەکرێت سەرجەمی لە پارێزگای سلێمانی داواکاری گشتی بڕیار وایە لێکۆڵینەوەی بۆ بکات و ئەوەشی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوەی ڕەوانەی دادگاکانی هەولێرەکەی و ئێستاش سۆران عومەر ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان ڕۆشت کە ئەیبینم ئێستا ڕۆشتە نێو کۆبوونەوەکەەوە کۆبوونەوەکە ژمارەیەک پەرلەمانتاری تێدایەوە ئەو پرسانەی کە تایبەتە بە نەوت و غاز بڕیار وایە تاوتوێ بکرێت و ئەنجامی ئەم کۆبوونەوە نازانرێت چی ئەبێ ئاخۆ هەر لە ماوەکی کورتدا وەڵامی داواکاری پەرلەمانتارانە درێتەوە یاخود ڕێکارە یاسایەکان و ئەچێتە دادگاکان و ماوەکەی درێژخایانە بێ کۆبوونەوەکە ئێستا بەردەوامە و نازانرێ ئەوەی کە بەێمە ڕاگەێنرا لە دوای ئەم کۆبوونەوە هیچ ڕاگەێنراوێک یاخود هیچ کۆنگرێکی ڕۆژنامەوانی ئەنجام نادەن بەڵام ئەندام پەرلەمانەکان وتیان هەر پرسیارێکتان هەیە لە ئێمە بیکەن بەڵام ناوەڕۆکی کۆبوونەوە وەک باسم کرد لەسەر پرسەکانی گەندەڵیە پرسەکانی دۆسیەکانی نەوت و غازە کە پەرلەمانتاران باستەکەن شەفاف نییە دۆسیەکانی گەندەڵی دۆسیەکانی نەوت و چەندین جار پرسیاریان لە وەزیری سامانە سروشتەکان کردو وەڵامیان نەدراوەتەوە و چەندین جار وەک خۆیان ئەڵێن لەلایەن وەزارەتی سامانە سروشتەکانەوە بۆ وەڵامی ناڕاست وەڵام دراونەتەوە ئەمان داواکاری گشتیان تێگەیان و داواکاری گشتی ئێستا لەگەڵیاندا لە کۆبوونەوەیە و دوای ئەمە بڕیار وایە ئەم کۆبوونەوە یەکەمین کۆبوونەوە نەبێت و کۆبوونەوەی تری بەدووە بێت بۆیە تا ئەو کاتە ئێمە کۆبوونەوەکە تەواوی هەوڵ دەدەین لە گەشتەکانی ترا زانیاری ورترتان بینێت. بەڵێ بابان هەر لەسەر ئەو پرسە لەسەر پرسی نەوت و گاز و هەروەها مەلەفەکانی گەندەڵی وا بڕیارە دوای کۆبوونەوەکە ئایا سەرۆکی فەرمانگەی داواکاری گشتی بە دیاریکراوی لە پارێزگای سلێمانی ئایا سەردانی لایەنێکی تر دەکات یاخۆ سەردانی شوێنێکی تر دەکات؟ بەڵێ سەرۆکی فەرمانگەی داواکاری گشتی و چەند حاکمێکی تری لەگەڵدایە مە پرسیاری ئەومان لێکراخۆ لە دوایە ڕوونکردنەوەمان بۆ دی یاخود لێدوانی ڕۆژنامەوانیمان بۆ دێن ئەو پێی ڕاگەیانی کە هیچ ڕوونکردنەوە نادەین بەڵام دوای کۆبوونەوەکە من هەوڵ دەدەم لە نزیکەوە لێدوانیان لێوەرگرم وەکو ڕاگەیەنراوی فەرمی هیچیان نییە و سەبارەت بە پرسیارەکەی تۆ کە لەگەڵ لایەنێکی ترا یاخود لەگەڵ معنی ترا تایبەت بە پرسی نەوت و غاز کۆ بووێتەوە تا ئێستا ڕوون نییە بەڵام ئەوەندەی ئێمە ئاگادارین ئەمە یەکەمین کۆبوونەوە نابێت و لەبەر ئەوەی پەرلەمانتاران داوای شەفافکردنی دۆسیەکانی نەوتیان کردووە و داوای بەدواداچوونیان لە دادگاکان کردووە تاوەک لێکۆڵینەوە لە پرسی گەندەڵەکانی یاخود شەفافکردنی بۆ نەوت و غازا بێت بڕیار وایە ئەم کۆبوونەوەی تری بەدوا بێت و جگەلەوە ئەم پرسانە تەنها پرسی نەوت نییە لە هەرێمی کوردستان بەڵکو غازیش کە لە ئێستادا حکوومەتی هەرێم گرێبەستێکی کردووە بەنیازە لە سەرەتای ساڵی داهاتوە غازی شەناردەی دەرەوە کاتوە غاز بفرۆشێت و بۆ پێی هەرێمی کوردستان سەرچاوەیەکی دەوڵەمەندە لە سەرچاوە سروشتەکانی غازە و غازێکی سروشتی هەیە و ئەمە ناکۆکی لایەنە سیاسەکانی لێکەوتێتەوە ئەمان داواکەن لە پێشترا تێبینیان لە
ئێستا کە غازیشی بێتە سەر بە هەمان شێوە داوای لێکۆڵینەوە و داواکەن شەفاف بێت. بەڵێ زرێبار بەڵای زۆر سپاس بۆ پەیامنێرمان بابان ئەروەن کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاریەکانت.